بن ئێمەش بێغازە بین ئێمە بۆ هەر ڕۆژێک و یەک بڵیان بۆ داگرتوین هاانی پێنج ڕۆژارێ غازیت لەو پێنج ڕۆژە هەر ڕۆژێک و بتڵێکیان بۆ دابین کردوین ئێمە بەلایانی ئەم ڕۆژی پێنج بتڵ بۆ چوار بتڵ غازمان پێویستە تێگەی ئیتر ئێمەش بڕامادا بە داخستنانەوەکانمان بە لە فەخانە و چاخانە و هەمویان داماخسوسا خەڵکێکی زۆر بێنام بۆ لە ناحی سیروان داواکان لە لایەنە پەیوەندیدارەکان بە زووتری کات ئەم کێشەمان بۆ چارەسەرکەن وڵی تا ئەم دەقەلانی پەیوەندیدار لە ڕووی کێشەی غاز بۆ هیچ چارەسەرێکی بۆ نەکردن تەلەفۆنیشمان بۆ گرو ئەم شۆ قسەمان لەگەڵا تا یەکشەمەشکن ئێمە کە غازمان نەوێت لە کوێیشکن هەن ئێمە چارەسەر نییە بڵێ تا یەکشەمەشکن ئێمە هیچمان بۆ ناکرێت تا یەکشەمە چونکە غازمان نییە خۆی شەمە غازێت ئێمە تا یەکشەمەشکن غازمان نییە بۆی کەمی غازەوە ئێمە برانماندا بە ناوی ئەم چوار نانەوە پێنجانەوەتر ئێمەش داماخستۆمان بەیەکەوە وڵایی ئەمە تقریبان دا عایلە بۆ 12 عایلە بێ غاز بۆ لای ئێمە بێ نان بووە تێگە ئێمە داماخستۆ و هەمومان بێشوکار بووین چا داوا لەلایەنە پەیوەندیدارەکانەکەن بە زووزی کات جوابمان بنێ چونکە ناکرێت ناحەیە بێنان بێت هەم غاز گران بووە هەم ئارد گران بووە بە ئارزی خۆیان دەستکاری سعرەکان ئێمە هەتا ئەم دەقە و گوناحی سیروان هەر هەشتان بە هەزارە تێگەی لە ڕووی کێشەی کەمی گونیشەوە ئێمە گەر کەم ببڕین لەلایەنە پەیوەندیدارەکان یەکسەر محاسەبەمانەکەن بەڵام ئێمە هێشتا هەر شەژنان ئەکسرەتی نانەوەکان شەژنان کراوە بە هەزار لە هەموو قەزا ناحەکان بەڵام ئێمە هەتا ئەم دەقە هەر هەشتان بە هەزار خوا بەخێر بن حەمزە حەسەن خوا بەخێر بن سەرچاوم